عمرانی کوڕی حوسەین ئەیگەڕێتەوە لە ئیمامی بوخاری طبعا تخریجی حدیثە کەمان بۆ کا لە ژمارە 348 لە عمرانی کوڕی حوسەین ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد بینی کابرایەک دووری گرتووە ئەلەو بنەوە دووری گرتووە فەرمووی ئەوە بۆ فلانە کەس دوورت گرتووە نەهاتی لەگەڵمانە نوێژی جەماعەت بکەی وتی ئەی پێغەمبەری خوا لەشم گران بۆ ئاو نییە دیارە لە سەفەرا بوون لەشم گران بۆ ئاو نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عليك بالصعيد فإنه يكفيك فەرمووی تەیەموم بکە يعني بەسەرزەوی تەیەموم بکە کافیە يعني ئەتوانی بۆ خۆت نوێژ بکەی لەگەڵمانە مادام ئاو نییە لە جیاتی ئاو تەیەموم بکە. و حديثێکی ترمانە ئیمامی ئەبوو داود ژمارە 334 و ئیمامی ئەحمەد ژمارە 17812 بۆمانە گەڕێتەوە زانایان شەفەرمن حديثەکە صحيحة ئەفەرمێ عەمری کوڕی العاص طبعا حديثەکە لە عەمری کوڕی عاصەوە ڕیوایەت کراوە ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی ذات السلاسل عەمر ئەکا بە ئەمیری سوپاکە کاتی ئەچن دوورەکەونەوە دنیا زۆر سارد بووە و ئەمانە زستان بووە لە شوێنێکە ئیسراحەتەکەن شەو بەیانی ئەڵەسن عەمر لەشی گرانە بێ هەڵئەسێ يعني ئەو ئەمیرە بێ ئەو پێشنوێژیشیان بکە ئیتر بیرەکاتەوە ئیسە خۆی بشوە يعني شتێک نییە ئاوی پێگەرم کە موقفەکە تۆزێ قورسە بۆیە عەمر تەیەموم ئەکا و پێشنوێژی بۆ موسڵمانان ئەکا بەتەئکید ئەوەش هەنێک کەس وەکو باسم کرد هەنێک کەس هەیە تەبیعەتی وایە ئەم شتانە لای قورسە یەکسەر کە ئەگەڕێنەوە ئەڕۆن هەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا عەمر بە لەشگرانی بەرنوێژی بۆ کردین عەمر بە لەشگرانی بەرنوێژی بۆ کردین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنێرێتە شوێن عەمرە ئەفەرمێ عەمر خێرە و لەشگرانی و بەرنوێژیت بە موسڵمانان کردووە ئەویشەی گەڕێتەوە فەرمێی پێغەمبەری خوا شەو کە خەوتین لەشم گران بوو بەیانی هەڵسام دنیا زۆر سارد ترسام ئەگەر بەو ئاوە ساردە خۆم بشۆم تیا بچم خوای تەعالایش لە قورئانی پیرۆزە فەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما خۆتان مەکوژن خوا زۆر بەبەزەیە بۆتان يعني ڕاستی بیرم لەم ئاەتە کردەوە خوای تەعالا وا ئەفەرمێ ئیتر وام بە باش زانی تەیەموم بکەم و پێشنوێژیان بۆ بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێکەنی و دەنگی نەکرد کەوابوو ڕازی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوە کەوابوو لە حاڵەتێکە ئەگەر ئاویش هەبێ ئەگەر ئینسان نەیتوانی ئاوەکە بەکاربێنێ لەبەر هەر عوزرێ ئەتوانێت تەیەموم بکا و نوێژەکەی خۆی بکا کەوابوو ئێستا لەم ئاەت و حەدیثانەوە ئەوەمان بۆ دەرەکەوێ لە چی کاتێکا تۆ ئەتوانی تەیەموم بکەی لە چی کاتێکا تۆ ئەتوانی تەیەموم بکەی یەک ئەمە لەبەرکەن ئەمە زۆر گرنگە ئەمە شەرعە خۆتان ماڵ و مناڵتان پێویستان پێ ئەبێ کورتێکەمەوە لە دووشتا بۆ ئەوەی لە بیرتان نەچێتەوە کورتێکەمەوە لە دووشتا زانایان یان خەڵکی تر لەوانێت بیکا بە چەند خاڵ ئینسان لە بیری ئەچێتەوە بەس ئەگەر کورتی کەیتۆ لە دووشتا لە بیرت ناچێتەوە یەکەم لەو ئاەت و حەدیثانەوە بۆمان دەرەکەوێت ئەگەر ئاو نەبوو تۆ لەشت گران بوو یان بێدەستنوێژ بووی ئەگەر ئاو نەبوو ئەتوانی تەیەموم بکەی کەوابوو خاڵ یەکەم ئەگەر ئاو نەبوو هەمووتانە ئیزانن تا خاڵی دووهەم ئەگەر ئاو هەبوو بەڵام تۆ نەتوانی ئاوەکە بەکاربێنی نەخۆشی ئەگەر ئاو بەکاربێنی لەوانێ عملیاتت کردووە لەوانێ تووشی کارەساتێکت کە ئاو هەیە بەس شەوە ها لە ناو دۆڵێکە ئەترسی ئەگەر دابەزی دڕندەیەک حیوانێک یان شتێک ئینکات تۆزێ وەزعەکە ئەمان نییە یا لە ڕەبایەکە دوژمن نزیکە دابەزیتە خوارەوە لەوانەیە دوژمن تەقەت لێ بکە لە حاڵەتێکی زۆر ئاسایی ئاو هەیە بەس تۆ ناتوانی بەکاری بێنی ئەلەو حاڵەتەشە تەیەموم ئەکەی کەوابوو لە دوو حاڵەتە تۆ شەرعەن بۆت هەیە تەیەموم بکەی